خدا شاهێدە هیچ کەسێک بە سەری دەرزیش کێشەم لەگەڵ کەس نەبووە. دووجار بانگی سەر ستێجی کردم نەچوم. نەخێر تەقینەوەی ئەو گۆرانیانە ڕاوەستە لە لایڤی من مایچیان پێدراوە. وڵا حەفلەم بە دەفتەرێکی کردی. ئەسڵەن پارە لەکنە من مەسەلە و مەوزوع نییە. بەخێر بێ کاگارە. سەلامەت بی زۆر سپاس. سەعی باشت کردەوە؟ باشە. باش. یەکسەر ئەچمەنەوە بابەتەکەەوە. فەرموو. نۆ کۆمنتمان هەیە و نۆ وەڵامی جدیمانەوە. نۆ کۆمنت یان پرسیار. نۆ کۆمنت. کۆمنتی خەڵکە و پرسیاری خەڵکە من لە تۆ. تایەڵە فەرموو. باشە. ئەڵێن هونەرمەندێکی سەر بە کێشەی. کێشت لەگەڵ کۆمەڵێک پێشکەشکار و گۆرانی بێژ هەیە. لەگەڵ گۆرانی بێژ نا. لەگەڵ هیچ گۆرانی بێژێک هەتا ئێستا بە سەری دەرزیش کێشەم لەگەڵ کەس نەبووە. ڕەنگە لە دڵی خۆیان کێشە بۆ خۆیان دروستکەم بەرامبەر من. بەڵام دەزانن کە نە کێشە کڕم نەفرۆشیارم. بەڵام وەکو پێشکەشکار کێشە نا بەڵام ڕەخنەم لە زۆرینەی پێشکەشکارەکان هەیە. ئەوە فەرقی هەیە. ڤیددیۆیەکت هەیە بەرامبەر هونەرمەند تاتلی ساز. ئیمپراتۆر ئیبراهیم تاتلی ساز بەڵێ. کە ئەم ڤیددیۆ بڵاو بوویەوە کاردانەوەی زۆری لەسەر ئێستاش کاردانەوەی هەر هەیە. خەڵک هەنێکیان پێیان وایە کە تۆ خۆشتر لە ئەو گۆرانێکە ئاڵیتەوە. خەڵک لەو حاڵەتەدا نابێ بڵێت خۆشتر چکە ئیبراهیم تاتلی ساز نەخۆشە کەوتووە ینی ئەوە هەر کەسێک گۆرانی بڵێت ڕەنگە دەنگی لەو باشتر بێت لەو کاتەدا. باش هەنێک ئەڵێن کە تۆ لەو خۆشتر و باشتر ئێڵیتەوە. پرسیارەکەی من ئەمە بوو. هەنێکیش ڕەخنەت لێ ئەگرن. تۆ خۆت بۆ چوونەکانت هەمووی بینیوە؟ نۆرماڵە من کۆمنتی هەمووی دەخینمەوە. باشە. دەزانی کووە تەمەشا هیچ کەسێک ناتانیت گۆرانی ئیبراهیم تاتلی ساز وەک ئیبراهیم تاتلی ساز بڵێتەوە لە تۆنی ئەو هیچ کەسێک مەگەر ئیلە ئافرەت چونکە تۆنی ئافرەت فەرقی هەیە لەگەڵ پیاودا. ئەوانەی کە گۆرانی ئیبراهیم تاتلی ساسیش دەڵێنەوە بۆ خۆیان دەزانن کە کەم و کوڕیەکان چەندە چکە گۆرانی ئیبراهیم تاتلی ساز ئەوەندە ئاسان نین. گۆرانی زۆر زەحمەت و قورسی هەمووی لە تۆنی بەرزیش. بۆیەش کەم هونەرمەند گۆرانی ئیبراهیم تاتلی ساز دەڵێنەوە. ئەڵێ خۆت داوات لێ کردم کە لە دوای تۆ بێڵێمەوە. بێشک و گومان چونکە دووجار دەستی ڕاوەشاند. موزیسیان چەندور زۆربەی خەڵک دەیناسیت کەمانچە ژەنە. دووجار بانگی سەر ستێجی کردم نەچوم. جورئەتم نەیگرت بەرامبەر ئەو هونەرمەندە گەورەیە ئەو ئینسانە گەورەیە ئەو ئیمپراتۆرە گەورەیە گۆرانی بڵێم. لەو باسی ئیبراهیم تاتلی ساز بێنە دەرەوە. وەرە دەرێ باشتر. باوکت یەکێکە لە هونەرمەندە دێرینەکان. بەڵێ. پۆستێکت کردو و نووسیوتە ئێستەش باشترین هونەرمەندیت. بەڵێ. ئەمە چۆن و ئەی باوکت چۆن تۆ و هونەرەکەی تۆ بینێت و کام کارەی تۆی زۆر بەلاوە. حەزم لێ نییە بابم تەقیم بۆ ئیشی مندا بنێت چونکە ڕەنگە لە ئاست ئەو مامۆستایەتی و فەن و ئەخلاقی هونەری ئەو نەبم. من کە دەڵێم باشترین هونەرمەند ناڵێم باشترین دەنگ ناڵێم باشترین گۆرانی بێژی ئێستا کە ئیش دەکەی. باشترین هونەرمەند بەوەی کە من دەزانم چه هونەرێکی هەبووە و چه ئەخلاقێکی هونەری هەبووە. بەوەیە کە دەڵێم باشترین هونەرمەند ئێستاش. باش. بەڵێ. بەم دوایانە گۆرانێ بادینیەکان هەموو سنوورەکانیان بڕی بە تایبەت گۆرانێ شاییەکان. بەڵێ. ئەمە چۆن بوو؟ چیتان کردگەشت بەمە؟ دەزانی چۆنە ئەو هونەرە دەبا پێشکەت بە دەبا ڕۆژی ئەو هونەرە هات بە کە پێش بەرەو پێش بچێت. ئیدی لە پاش شەڕی داعش ئەو هونەرە ژیاوە بۆ پێویست بوو خەڵک بگەشێتەوە خەڵک پێ بکەنێت خەڵک شایی بکات هەڵپەڕکێ و سەفرە و دیلان و هەموو خۆشیەک ببینێت. ئەو ستایلە بۆ ئەو وەختەیە و بۆ ئەو جەوەیە. بۆیە هەر کەسێک ئیشی لەو بابەتە کردبا دەڕۆیشت ئیشەکە دەڕۆیشت. بەڵام ناکرێت تۆ بێ هونەرت هەمووی لەو بەشەدا بچووک بکەیتەوە بەس ئەو ئیشە بکەیتەوە. لەگەڵ ڕێزم زۆرینەی ئێستاش هەروا دەزانن تەواو دەبێ بێت موزیکێک دروست بکات جوزەلەیەکی تێدا بێت و دەتەقێتەوە. نەخێر تەقینەوەی ئەو گۆرانیانە ڕاوەستە خلاص وەختی نەما تەواو هونەر بەس نابێت لەوەندەدا تەسکی بکەیەوە. من ئیشم کرد زۆربەی گۆرانی بێژەکان ئەو کات ئیشیان کرد هەمووی ڕۆیشت هەمووی تەقیەوە
ئەو جا ئیمنە ئەوی دیە فەرقی نییە گرنگ ئەوەیە ستایلەکە هاتە پێش بەڵام ئێستا ئەو ستایلە نابێت تۆ هەربەی ئیش بکەوێ من لەرزینم هەیە و شەشبەندیم هەیە لەو جۆری ئەو بابەتە ناکرێت هەموو هوەرم بێم هەر بێم ئەو ستایلە ئیشکەمەوە تەواو ئەوەی حەزی لە شەشبەندیە دەچێت گوێ لە شەشبەندیەکە دەکرێت ئەوەی حەزی لە تۆزێک ڕتمی سریعترە لەرزینەکەشم هەیە تەواو ناکرێت من هەموو ژیانی هوەریم بێم لەو قالبەدا تەسک بچووک بکەمەوە ناکرێت باسی گۆرانەکانی بادینان و هوەرمەندە بادینیەکانمان کرد بەڵێ کۆمنتم بینیوەڵێن لەگەڵ هوەرمەند ڕۆمی هەرکی نێوانتان نییە کاک ڕۆمی لەگەڵ کوڕەپلکەکەم و مامم زۆر برادریشن ئەسڵەن ئەگەر بینمان نەبیت چۆن مامم برادری ئەو دەبیت چۆن کوڕەپلکم برادری ئەو دەبیت ئەیڕەت چێ لەسەر گۆرانەکانی ئەو هوەرمەندێکی سەرکەوتووە ینی یەکێکە لە هوەرمەندە هەرە سەرکەوتووەکانی ئێستای ینی ئەو مەجاالەی بەشی ئەو مەجاالە بەشەی کە گۆرانی هەڵپەرکەیە باش هوەرەکە هوەرێکی خێزانیە بەڵێ کاتێک کاتبینین گۆرانیەڵەی ژەنیارەکە تەرتڵی برات کاک چارچەل بڵێ کاتێک گۆرانیەڵەی کۆڤانی برات لە تەنیشتت گۆرانیەڵێ بەڵێ ئەمە بۆ ئەوەیە کەسی قەت بە هیچ کەسێک نییە ناوەڵڵا زانی کووە مەعلەسەف خەڵک هەمیشە ئەو قسە لەسەر ئەو شتە دەکات کە بە خۆی دەیەوێت قسەی لەسەر بکات ئەگەر نە زۆرینەی گۆرانی بێژەکانی لایڤ موزیکی ئێستا لە لایڤی من مایچیان پێدراوە تاکە هوەرمەندم کە لە لایڤدا لە کەس نەترساوم مایکم بە هەموو کەسێک داوە هەر هوەرمەندێک یان هەر گۆرانی بێژێک یان هەر گەنجێکی بەهرەمەند حەزی لە گۆرانی بوو بێت خدا شاهێدە خەڵک ناکەمە شاهێد مایکم داوەتە هەموو کەسێک تاکە لایڤیشە کە مایک دەدرێتە هەموو هوەرمەندێک قەت فەرقیشم پێ نەکردووە بەڵام ئەوەیە کە ڤیددیوەکان خەڵک حەزی لە چبیت قسەی لەسەر بکات ئەوە دەبینێت ئەوە کەیت کەش دەبینیت بەس قسە ناکات چۆن فرێ هەموو ئیشاکەویت بەرهەمی تایبەت لایڤ موزیک حەفلەی بۆ پوزاوە شتی تریش هەیەکە فریادەکەم وەرزش و مەلەوانی ئەوش هەر لە قالبی وەرزشە حەزم لە هەموو ئیشەکە و دەبێ فریاش بکەوم پێت وایە ئەستۆدیۆی ئەستێران دەستپێکی تۆ بوو یا چی بۆ تۆ کرد لە کاری هوەری زانی لە ستۆدیۆ ئەستێران زۆر شت لە هوەردا فێر بووم گۆرانی بێش تەنیا گۆرانی وتن نییە شیاکە زۆر ئەساسە قسە ینی ئەوەی کە کۆی دەکەیەوە لە کۆمەلگا و لە دەوروبەرت بەس گۆرانی گۆتن نییە ئەو پرۆگرامە بۆ من زۆر شتی لێ فێر بوو یەکێک لەو شتانی کە ڕوویدا لەو پرۆگرامە ناسینی مامۆستا هەڵکەوزاهێر بوو ئەو کات یەکترمان ناسی لە پاش ناخۆشی هەمیشە دەڵێن خۆشی دێت دوایە ئێستا زۆر برادرمە لۆ من ئەو پرۆگرامە ناسینی هەڵکەوزاهێر بەس بوو کافی بوو کارتان هەیە بەیەکەوە بەڵێ لە کام جۆرە هوەرمەندانەی ئەوانەی کە نرخی دانیشتەکانە ئاشکراکە یا ئاشکرای ناکەین دەزای زۆر عیبە هەندێک ڕقم ئینسان بیدات ناکرێت ئەمن حەفلەک سوتفە چوو بم بە دەفتەرێک بێن بڵێم وڵا حەفلەم بە دەفتەرێکی کردی ئەوە سوتفەکە لە حیاتت ڕوویدا و نایێتەوە باش سوتفە نا بەڵام بەخۆی گشتی زانی ئەسڵەن پارەلەک نە من مەسەلە و مەوزوع نییە ئەسڵەن مەوزوع نییە زۆر کەس ئێستا زۆرینەی خەڵکیش دوای ئەو پرۆگرامە دەبینێتەوە دەڵێت قسەکەت ڕاستە چونکە ئەوانەی کە پەیوەندیان پێوە کردوم پێم وتونە مەوزوعی من پارە نییە خاتری زۆرینەی خەڵکیشم گرتووە قەتیش لەسەر سەعر سوتفە نەبووە ڕێک نەکەوین هەر ڕێک کەوتوینە کەواتە مەوزوعێک نییە لۆ منەوە باسێک نییە